ئێوارەتان باش بینێرە شیرینەکانمان لە هەر کوێیەکە نیوا خوازم تاو باش و تەندروست باش بن بە خۆشحاڵیەوە ئەم کۆتایی هەفتەیەش تەمەەن ڕێگی پێبەخشین من و ڕێبین ببینەوە دوو میوانی شیرین و ڕۆحسووکی ماڵە خەنجیرانەکانتان هەوڵە دەم لە دێڕەکانی دواتریش بە ناوی شیرین بەکاربێنم چۆنی ڕێبینگیان زۆر سپاس. ئێوارەی ئەوەش باش ئازیزان و خۆشەویستان تاوان لە بەرنامەی ڕابردووی ڕۆژینە هەر تایبەت بوو بە مێژوو باشە هەوڵەدین لە بەرنامەیەشە هەر تۆزێک باسی مێژووی کورد و ئیتر زۆر باسیترەکەین بەس ئەمەم بۆیە باس کرد لەگەڵ میوانەکەمانە بزانین باسی وشەی شیرینش بکەین بزانین ئەم شیرینە وشەیەکی چییە شیرین بەردەوام باسێکە پەیوەندی بە ناوی خۆیەوەتی یاخود پەیوەندی بە وشەکەەوە ئەسڵەن لە مێژووی کوردەواریای شیرین دایمەتەشی ڕاستە ڕێبینگیان شتەکەی زۆر شتشمانێ بە ناوی ها شیرین و فەرهادمانەیە شیرین هەر بە سێ چوار ماناش دێ لە زمانی کوردی زۆر سپاس بە پشتگیریکردن جا ڕێبین ئەمە پشتگیریکردنش نەبوو بە زواوای لێ بەڕاستە ڕێبین من و تۆ لەسەرەوە کۆکین کە ڕاستیەکان فرێدرسی ئازادین ئەو ڕاستیەکانیش ئەگەر لەسەر بنەمای زانستی سەلمێنرابن بێگومان ڕەچەتە و بنەچەی نەتەوە و مێژوو و کللتور دەردەخەنین جا ئێمە دایماڵین ئەو کەسانی ئاگاداری مێژووی خۆیان نەبن بەڕاستی ئاگاداری شێوازی ژیانکردنیان لە ئێستا لە داهاتوشدانین ئەجا وتەیەکە لەیەکێک لە دێڕە کتێبە مێژوویەکاندا خوێندومەتەوە دەڵێن ئەوانەی کە بەهێزن مێژوو دروست دەکەن بەڵام ئێمە کوردەوەمان پێچوانە کردوتەوە ئێمە ئەوەندە بەهێزین خۆمان مێژوومان دروست کرد اینجا مشتومڕێکی زۆر هەیە سەبارەت بە مێژووی کورد ونبوونی مێژووی کرد ئێمە لەو شتەیە کۆکین کە مێژوو بڕێک جار بەهۆی دۆخی سیاسیەوە بێت دۆخی جوگرافیەوە بێت ونبوون و خەدر لێکردنی تادایە بەڵام بێگومان سەلماندن و ساختکردنەوەش لە ئارادایە کە ئەوانش بە خۆشحاڵیەوە لە ئەستۆی مێژوو نووسان و لە کۆڵۆری مێژوو نووساندا هاتوونەتە بوارەکانی پێشەوە لە هەموو بوارەکاندا هەوڵ و چنگیان هاویشتەوە بۆ لە باربردننی ئەو هەوڵانی کە ناحەزان و کۆمپەرستانی و دوژمنانی گەلی کورد بە ئێستاشەو لە هەوڵدان بۆی مێژوەکە ساختکەنەوە بەرەو نەتەوەیەکی تر و بەرەو دیبێکی ترێ بەرن جام ئێوارەیە تەنخانمان کردەوە بۆ سەلماندن و ساختکردنەوەی کۆمەڵە بابەت بە خۆشحاڵیەوە میوانەکەمان ڕێگایەکی دوور و درێژ و ماندووکەری بۆ ئێمە بڕیوە بۆی ئەم ئێوارەیە بێت وەڵامی هەندێک پرسیار باتەوە کە لە مشکی هەموماندا گەڵاڵە بە خۆشحاڵیەوە سەورانی هەمەڵەش لەگەڵماندا میوانەکە هەم مێژ و نووسێکی زۆر باشە هەم نووسەرێکی زۆر باشە و کۆمەڵێن کتێبی باشی لە مێژووی کوردا تەرخان کردووە کاک سۆران ئێوارە باش بەخێر بێ کاک سۆران سپاس بۆ هاتنت بەڕاستی تاوان دەستێمانەوە هاتووە بۆ شاری کەرکووک سپاسەکەین وەڵا بۆ من کەرکووک هینێکی تایبەتی هەیە کۆڕێکم کرد ساڵی پار یعنی بۆ من ناڵم کەرکووک تامێکی تایبەتی هەیە لەو تامەش چییە کە بەناو قەڵا هاتم دوو بەرنامەی دۆکمنتەریم کردەجا ئێوە لە قوڵای قەڵای کەرکووک ینی خەڵک بەگشتی ئاگای لێ نییە من چکە و دەقە کۆنانم هەیە کە ئەچمە و شارە هەز بەو هیناکە بەو دێری نییە لەبەرەوە و شوێنێکی تایبەتیشی هەیە بۆ من وەکو شارێکی کوردی لەبەرەوە باشە تایبەتێنە بۆ من کاک سۆران چ شتێکەیە لە شاری کەرکووکە بۆ منە ئێمە وەکو کەرکووشیە کە نەیزانین و تۆش پێ دوایە کە ئەم شارە بەڕاستی زۆر کۆنەوشتی زۆرتری تایە ئەو شتێکش کە ئێوە بیزانن بۆ نەوەکو مێژوو نووسی پێشەوە بڵێم شتێکی هین هەیە زۆر گرنگە جۆرج ئۆروێڵڵێ ئەو خەڵکی کە مێژووی خەڵکی کۆنتترۆلەکە ئەوانەی مێژووی خەڵکی کۆنتترۆل داهاتوشی کۆنتترۆلەکە جا بەداخەوە ئێمە بە وتەیەکی زۆر پندێکی سادەی ناو کۆمەڵگەکەمان باسیە ئەم نانە نوانە ئەمڕۆ لەخواانە لەوانێ بۆ نان و بۆ شتی ڕۆژانی ئاسایی ڕاست بێ بەڵام بۆ مێژوو سەیریکە و قسەی ئەو وتەی جۆرج ئۆروێڵ زۆر گرنگ ئەو مێژووی ئێمە خەڵکێ بۆی نووسین هەرەوەی ئەو قسەیەوە ئەڵێ خەڵکێکی کە مێژووی کۆنتترۆل کردی داهاتووی کۆنتترۆلەکە لە سەدەی 20ەمە کۆمەڵێک هات کە بڕیار درا کە کوردستان دامەشکرێ بڕیارێک بوو کەس ڕقی لە تۆ نییە کەس تۆشی خۆش نایە مووی خەریکی بەژەوەندی خۆی ئەمنەتەوە کۆلۆنیالیستانە کە بڕیاریان نام ناوچێ بەشکەن دەستگا کۆلۆنیالیستە ئەکادیمیەکان مێژوویەکیان نووسی بۆ نەتەوەیەکی دابەشکراوە بۆی سەر هەڵ نەبڕی بۆی تۆ قبوڵی کەی کە شوانێکی داماوی ڕابردوود نییە ئێمە من بە خۆمەڵم نیە بە خۆش و بە هەمومانەڵین ئەڵم ئێمە کوردێکی سایکسپیکۆین جا کوردی پێش سایکسپیکۆیی ئێمە کوردێکی سایکسپیکۆین لەبەرەوە بەو ڕوانگەیە سەیری خۆمانەکەین ئەمە بۆ پێشەکیەک بۆەوەی کە ئێمە چین ئەمڕۆ ئێمە بەڕاستی کوردێکی وێڵین هەمومانێنی بە گشتی هێڵە گشتیەکەڵم و کارێکی زۆرمانەیە بۆ بە ئاگاهاتنەوە و چکە بەهاتنەوە زۆر گرنگە کە باگاهاتی تۆ زۆشت پێ قبول ناکرێت ئەوەی کە
کە تۆ خەڵکێک لە دەرەوەی حکومەکە بەشێکی دەرونیە کە قوبوڵی کراوەتەوەیکی تر بێ فەرمان بابەتەوە چۆن قسە بکەی چۆن زمانەکەی بەکارنین ئەنجا با بێمەوە سەر کەرکووکەکە باش فەرموو. جا کەرکووک شارێکی زۆر گرنگ بووە ینی کاڵم شوێنەوارمانەی شارە 1000 ساڵە ژیانی تایە بەڵام وەکو ینی دەزەیتە هەر شوێنی مێژووە نی تۆ لایانی مۆسیقاگری مەقامە لە خۆی دروست نابێت مەقام یعنی شارستانیت بەردەوامی شارستانە ئەمە ناوەندێکی مەقامی گرنگە تۆزانی ناوی پۆڵکاکەی مێ لە پێش ئیسلامە عالم کەرکووکە جابا بێمە سەر کۆمەڵێ شت بۆ نمونە گەرمیان 2800 ساڵەوە پێش گەرمە نووسراوە گەرم و ئاشووریەکان نووسیوانە پاشگریانەکەی کە نەنووسراوە دواترە نووسرێ 2000 ساڵ لەمەوە پێش سەرچاوی یۆنانی گەرمیان باشە گەرمیان کاکە من لە بەکوردی تر دوایی کە ئەشکانیەکان هەیە پاشگیری کانی خەنە سەرجامە زۆر بەخۆتە ئەبێ بە گەرمەکان باشە ئەنجا ئارامیەکان یانە کوردیەکە وەرە گێڕن بۆ بێت یەتە پێشەوە بێ بەچی بێت گەرمای هەر کوردیە بە زیاری پێکرێت هەر ئەوەتەی هەیە ئەم شوێنە کوردیە ناوەکە بێ بەچی ئەبێ بێت گەرمای دوای عەرەبیەت عەرەب گەرمەکانە بێ بەچی جەرمەقانیەکان بە خەڵکی زانا و گەورە لە مێژووی ناوچەکەیە حکومڕانەکانی مووسڵ جەرمەقانین ینی گەرمیانین بۆی هەر بۆی بزانی لە هەر شوێنێکەوە دەسیەیتێ بۆ نمونە کەرکوو ناوەندێکی ئاینی کریستیان بوو یعنی یەکێکە لە ناوەندەکان بۆ نمونە کەسێک هەیە خنیاس لە سەدەی پێنجەمەوە لێرەوە ئەڕوا بۆ ئەستەمبوڵە بێ بە کەسایەتێکی جیهانی تینی باشە یەکێ لە ئنجی لە سەرەتایەکان بە زمانی ئارامی ئەو نووسێتی تەبەن زمانی ئارامی سەرمان لێ تێکنیان زمانی ئارامی زمانی ئاینی کریستیان بووە خەڵکەکە کورد بوون زۆرینە خەڵکی ئارامیشی تیا بۆ بەس خەڵکی ناوچانار کورد بوون جا بەو شێوەیە تۆ کەسایەتی وات هەیە پیرەحمەی کەرکووکی خۆمە مێژووی کوردەوەنە کۆنە 900 ساڵ لەمەوە پێش ئالەم شارە کەڵامی نووسیوە بە زمانێکی سۆرانیەکی پاک ئالێرا کەڵامی ئارسانی نووسیوە 900 ساڵەمەوە کۆنترین من هێندەی بینی بێتم شعرێکم پێشەوە نەبینیوە بە سۆرانی شعری سۆرانی ینی بە سۆرانەیەکی پاک و ساخ نووسیوێتی کاک سۆران لام هەیە تخوا بۆ بخوێنمەوە ئەینەگە چاوکەم بۆ خوێنەوەزانی جا ئەڵێ چی ئەڵێ ئەس ئەحمەدی زێڕین بەرم ئەس ئەو دوڕەی ناو گەوهەرم ئەرز و سەمایە لەنگەرم لە ڕۆژ حەساو ئەز لە دەرم ئەس ئەحمەدم بارم جێڵان تاونم داوە بە خێڵان جەژنم داناوە لەکەیان لە ڕۆژ حەساو ئەدەم بەیان تا کۆتایی با بەنامەکەم بس هەم دقەی کە ئێستا خوێنتەوە 900 ساڵ بەر لە شاری کەرکووک نووسراوە بەڵام لە شاری کەرکووک نووسراوە یعنی لات هین نەبێ تۆ تەواوی ئەی داد و بێداد من لە فەرهەنگی 5,000 ساڵە لەمە بێش ئەی داد و بێداد بۆ دەرێنم وشە بە وشە بۆ دەرێنم هەر پێنج وشەکە باشە و کەعرە بەڵەوە فارسەڵە ڤە و لەسەر تاتە قورشاندەم 5,000 ساڵم پێش بۆ ینی کێشەکە ئەوەیە کەوەی پێم نەوەی ئێمە ئاگاداری ئەو مێژووی خۆمانی لەبەر و بڕوا ناکەین سۆرانی واکۆن بێ بڕوا ناکەین هەورامی واکۆن بێ هەورامەی ئەبەسینەوە بە ئاوێستاوە کە زمانی کوردی خۆی ئەمڕۆ لە ئاوێستا کۆنترە ینی هین پێ ناڵە من لە کورتیا نۆ فەرهەنگم داناوە کە وتم زمانی دەوروپی لە کوردستانەوە لە جیهانە بڵاو بەتەوە ئەو وەختە یەکەم ینی کەم کەس بووم ئەمەم بە یەکێکە لە چەند تیۆریەکی تیا پەرتووکەکەم لە 2013 ئەمە یەکەم کەس بۆ مەموت لە 2023 کابرایەکی پۆلۆنی تاجی کردم لەسەر تویتە بە ئەنگلیزی ئەڵێ سۆران حەمەڕەش ئەوە تیۆریەکانی خەریکە بێ بە قوبوڵکراو لە جیهانە چونکە لە ئەڵمانیا ڕایانگەیان کە زمانی هیندووروپی جا مەبەستەکەم بۆ ئەمانە هێنمەوە ئەمانە لەسەر بناغە ئێڵم کەواڵم کە زمانی ینی سۆرانی حەمەڕەش کە هەموو شتێک ئەگەڕێنێتەوە بۆ مێژوو ئەڵێ هەمووی کوردە لەبەر هەستە نەتەوایەتە بەرزەکەت نییە هەمووی بە بەڵگە و هەبوونی کۆمەڵە بەڵگەی دێرینەوە تو ئەمە سەلماندووە لە کتێبەکاندا چونکە بەڕاستی کاک سۆران تۆزانی مشتومڕێکی زۆر هەیە دەڵان بۆچی هەموو شتێک دەگەڕێنێتەوە بۆ ئەوەی کە ئەڵێ کوردە ئایا کورد بەڕاستی لە دێر زەمانەوە بوونی هەبووە بووی من خۆی خەڵک بەگشتی خەڵک ینی بۆ چون دروزەکە من لەو کەس دروزەکە لەسەر بێوەی چوو بێتە قوڵایی کارەکان من لەو کەسانم کە دژی ئەوم شتکەی بە کوردی بەتەواوی دژیم بە کورداندن بە کوردانن دژیم هەر خۆم دژیم
هەشتێ بەڵگەی نەبێ بۆی بزانی چەنە هێنم ینی کراوم بۆ بەڵگە لە پەرتووکی لە تقریبا 10 ساڵە پێش وتارێکم بڵاو کردوێتەوە لە من خەڵکی لای ڕێگەی دوکان خەڵکیوێ ئێستا سەرچاوم درکە خۆم هەڵەوشێنمەوە ئەو بۆ چوونم هەڵەوشێن سەر زانست وەکو دین نییە دین بیر و بڕواایە تۆ کە بەڵگە هێنا بەڵگەیەکی تر ئەبێ خۆ بۆ چوون هەڵەوشێنیتەوە ئەگەر بەڵگەیەکی باشتر دەستکەوت زانست هەر خۆی سەرکەوتنی زانست ئەو بابەتەیە زۆر کەس بەداخەوە ئەمانە شخصی وەرەگرێ هەنی من کەواڵم نۆ فەرهەنگی زمانم داناوە کەس زمانی لوڤی بیستووە باشە تۆ زانی لە کوردستانە دەقی ئێمە هینمانێ هێرۆگلفی میسری تامینێ هێرۆگلفی کوردستانیشمانێ باشە ئەم هێرۆگلفیز وشەی پێنووسراوە وشەی هارە یعنی بەردی ئاش 3400 ساڵ پێش نووسینەکە پیشان بە حەبەسی لە کوردستان داهێنراوە وشەی کوردیشی پێنووسراوە کەس ئاگای لێ نییە لەبەرەوە ئێمە ئەوەنە سادە سەیری خۆمانەکەین خۆمانە بەسەر بە زمانێکی نوێی وەکو ئاوێستاوە لوڤیەکان لە ڕۆژئاوای کوردستان لە باکوور وشەی کوردی وا خۆشیان بەجێشتووە ئاشتی ئەڵە ناشەتی من نەمنووسیوە کابرا نووسوێتی و هێرۆگلفیەکەی لە پەنا نووسوێتی پیس کە پیسی ئینگلیزی ینی ئاشتی کوردی جا ئەمانە بۆی هێنمەوە چکە زۆر کەس لە قوڵایی فەرهەنگی کوردی و دێرینی ناگات لەسەر بناغی ئەو بەڵگانەیە کە ماڵین کورتکۆنە یاکە تۆ لا ئاسایی نییە پیرەحمەد 900 ساڵ بۆ زمانە پاکە نووسیبێتی فەرهەنگێکی جیهانی هەیە لە ساڵی 1970 نووسراوە لەکوێ لە سیسیلی لە ئیتالیا زۆر خۆشەی خوێنیتەوە ئەم وشانە بە فارسیەکەی بە لاتینیەکەی بە کوردیەکەی باشە هیچ لە زمانەکان کوردێتیان لە سیسیلی و لە ئەندەلوس باشە لە ئەندەلوسیش کتێبمان هەیە لە سیسیلی ئیتالیا شەمانە تەمەنی 19 ساڵە جا ئەنی بۆی بزانی کە ئەمڕۆ بە تۆ لە ئەوروپا بە تۆڵند کوردیانی شوان تۆ لە فەرهەنگی جیهانیە زمانەکە دۆکو زمانێکی جیهانی وشەکانی وشەی کشت و کاڵی ئەمانە باشە فارسیەکە نووسراوە کوردیەکە نووسراوە لاتین یۆنانیەکەشی بۆ ینی لەسەر ئەم بەڵگانەیە کە من ڕوانگەم جیاوازە لەسەر کورد چکە بەڵگە زۆر گرنگە باشە کەسران هەمیشە باسی ئەوەکەی کە ئەو دەقانەی ئەو بابەتە مێژویانەی کە نووسراون ئەوە نییە خۆمان نووسی بێتمان باشە وەک بابەتی ساکسپیکۆت باس کرد ئایا هۆکارەکەی ئەوەیە کە ئەم مێژووە کە ئێستا گەیشتۆتە دەستی ئێمە و تۆ بەردەوام نەقدەکەی ئەوەیە کە بابەتی کۆلیۆنیالیست یاخود داگیرکەران نووسیویانە پرسیارەکەش بە چۆرێکی ترش بۆچی ئێمە خۆمان نەمانتوانێت لەو سەردەمەیە شتێک بنووسینیانی ها بێتە سەرچاوەیەکی گرنگ بۆ ئێستا بۆ من زین چییە بەکو پێم وتی لە سەدەی بیستەما مێژوێت ینی چنراوە بۆ تۆ مێژوێت چنراوە کە تۆ بە داگیرکرایی بمێنیتەوە هاتوون تۆ وڵاتەکە دابەش کراوە لەبەرەوە ئەو مێژووی کە نووسراوە نابێت تۆ خاوەنی بۆی ئەمە نمونێکی خۆش بێڵن لە سەرەتای سەدەی بیستەما زۆربەی زاناکانیان و کورد مادە باشە دەمەی کاڵم کورد مادە من نەسب شانم هی دەقی بشانم هی سەدەی شەشەمی زینی پاشای کوردی مات بە پەهلەوی نووسراوە چەندین لەمانەمانەوە نییە کوتوان کەچی لەپڕ ئەم هینا گۆڕێ ئەمە پێش ساکسپیکۆ لە کورد مادە لە دوای ساکسپیکۆ کوردێ بەشوان ینی خەڵک دەرک بەینەکە ناکات چیرۆکەکە چۆن گۆڕاوە ئیتر بۆ ینی کابرای هەیە ناوی مەکەنزیە نازانم بیسە پرۆفیسۆرە لە زمانە زۆرە تۆ زمانەوانی ئەسڵەن نابێت باسی مێژووکە ئەو زمانەوانە ینی ئاگای لە مێژوونی گاڵتە بە کوردەکەکە کورد لە خۆی خۆڵەواسێ پرۆفیسۆر ئەسڵ نابێت بۆ زمانە قسە بکە کەچی ئەو چکە بەریتانیە و کەسیش نێ پێی بڵێ هەتا ئەمڕۆ خەڵک گوێ لە مەکەنزیەگرێ مەکەنزی لەسەر هیچ شتێک لەسەر دوو وشەی زمانەوانی باشە کە ئەو وەختە زۆر وشەی مادی نەدۆزرابووە لەسەرەوانە هێنی مادی هەڵەشانەوە جا ئەمڕۆ پێشوی بێنە ژوور و پرسیارێک گرتی دەقی مادی دۆزراوە بەڵێ پرسیاری ئەوە بکەم لە دەرەوە پرسیاری ئەوە کە باسی ئێمە بەردەوام باسی ئەوەکەین کە کوردنەوەی مادە و مادیەکان بڵێن خۆی پرسیارە سەرچێکە ئەوەیە بڕاستکاک سۆران ئایا ئەمە هیچ دەقێکمان هەیە کە بیسەلمێنێ ئەمە یاخود نووسراوی مادەکان بێ شوێنەواری مادەکان بێ یاخود کەسێک کاڵێ بۆ مادەکان کوردنین یاخود نەتەوەیەکن بەڵام مەرز نییە کورد بن لەبەرەوە هیچ دقیقا هیچ دقیق نییە لە ئێستا ها کە دەوڵەتێ نەبوو زای بۆ کەس ئێستا لە جیهانە
یەک پەرتووکمان نییە ماد لە سەرەتا و تا کۆتای یەک دانەمانە لە جیهان بۆ لەبەری وڵاتی خۆی نەکرەوە ساخە خاوەنی مات بچێ ئەمە هەمووی کاری دەوڵەتە دەستگای ئەکادمی کاری تایبەت لەسەر مادەکان کە پشتی پسە هەیە بەڵام هیچی کۆ نەکرەوە من سە پەرتووکێکم بەڕێوە لە سەرەتاوە لە سەر چۆن دووزەبن تا کۆتایی ئەمە بە ئەلیزی بەڕێوە بەڵام با بێمە سەرەوەی مادەکان بۆ نمونە لە سەدەی شەشەمی زاینیە دەقێکمان هەیە خۆی ڕووداوەکانی سەدەی سێمی زاینیە باشە پاشای ساسانی کە سەرەتا ئەبێ پاشا شەڕەکە لەگەڵ پاشای مادی کوردە باشە لێوان نووسراوەکە من نەنووسیە باشە ئەوە وا بڵێنەوە دانێک بۆ نمونە حیتویمی کریاکۆس حیتویمی کریاکۆس یۆنانی ببورن کابراایکی کریسیانی ئەرمەنیە پەرتووکێکی نووسیە لەسەر مێژووی ڕۆژهەڵات یەتە سەر کورد یەتە سەر سەلاحەدین ئەڵێ دوای خەلیفەکان مادەکان میسریان گرت ئەمڕۆ پیان ئەڵێن کورد بە ئەیوبیەکان ئەڵێ مادەکان باشە هەرفەتمان پێشێ ئەڵێ ئەمڕۆ پیان ئەڵێن کورد یعنی تا سەردەمی ئەویش ڕاستەکە جا ئەمە نمونەیەکێتی ئەنجا پەرتووکەکەی باسی جا چی خۆشە لەم ڕۆژانە نەخشەیەکم دانابوو لەسەر تویتەر نەخشەیەکی کوردستان هەتا سەرکەندا و من نەم کردووە دەستگایەکی میسری بەڵام کوردێکی مێشکداجی کرا و سێرەکەم هاتووە ئەمە چییە کوردستانە بنە تا سەرکەندا و کابرا نووسێتی ئەو هەتاوەکو کەندا و تەنانەت ئەڵێ ئەو هینەی ئەو ناوچیە ئەو دوورگەی کە مرواری تیا دەرێن ئەڵێ مادەکانە باشە ئێمە ئەو کابرای کاڵە مات کووردە شاری شیرازی لە بەشێ لە وڵاتی کورد هەورامان شیراز هەمووی ناوەهێنێ جا ئەمە بەڕوونی ئەمە چەندین پەرتووکمان هەیە لە سەردەمی مەسەن خەڵکمان هەیە بۆ نمونە خەڵکی باکوورە قەشەی لە دایکبووی شاری بڵین مەڕەشە لە پەرتووکەکەیان ناڵە شەڕی کورد و تورک ئەڵە شەڕی ماد و تورک باسی ڕووداوەکانی سەردەمی خۆی ئێشتا هەر بە کورد دەڵێ مات لەوانی ئەمە چەندین وەکو ناوهێنان باسی دەقمان کرد دەقێک هەیە خۆشە 500 ساڵە تەمەنی بەڵام لە کۆپیێکی زۆر کۆنترۆ وەرگێڕاوە دەقەکە کریسیانە باشە دەقێکی هینە زاڵم خودێ نازام چی ئەس ڕەحمەکە کریسیانە بۆ ئەیسا نووسراوە لە ژێریان نووسراوە ئەمەیان عەرەبیە ئەویان تووشیە ئەویان مادیە مادیەکە کرباجیە ئەمانی بۆی بزانی لە کلێسا کەوتویانە مادیانی کوردی ئەمە دەقێکە بەلایانی کەم و 500 بەڵام زۆر کۆنتدە ئەمە دەق کەسویان بەس بۆستە ئێستا تۆ مادی یعنی کوردی من واناوە کابرای کەنیسەکە وای نووسیان لە خوار نووسراوە لە سێریکە بە حەوزمان نووسراوە لە کەنیسەیەکی ئەرمەنی ملک لە هەردوو پەرتووکەکەمان هەیە سێریکی سەرچاوەکە ئەمە هین نییە قسە وشت ناکاکە نووسراوە یەک ینی عەرەبیەکەشی هەیە دوعاکە بە فارسیتیا تورکیتیایە کۆمەڵێ زمانە یەکێکیان نەویتوە کوردی نووسراوە مادی ئەمە زمانی مادە کەی خوێنیتەوە کرمانجێکی پاکی خۆش باشە ئەمە خۆی تەقەکە چەندێ بڵێ تێکستەکە تەمەنی 500 بەڵام لە دەقی کۆنترۆل لەوانەیە 1500 ئەوان ناتوانێت بەڵام ئێمە بەلایانی کەمەوە سەرچاوی ئەمە دەقەکە ئەمەوە ڕۆژە بیخوێنینەوە لێی تێبگەین و کرمانجیەک بێ ئەوە بە دەقی بەڕاستی باشەوە دەق جا باسی زمانیشکەین بگو ڕقسەکە بینێتەوە فەرهەنگمان هەیە فەرهەنگی جیهانیمان هەیە کابرا تاڤەرنی من ینی چێکە پرۆفیرۆ جیهانیەکان کە من لە هەردوو پەرتووکەکەما یەکەم فەرهەنگی مادی کوردی دامناوە ینی سەرچاوی سەرەکیم ئەوە چکە کابرا ئیشێتی وشە هەیە ینی بە سەدان سەرچاوی هەیە لەسەری بۆ نموناڵێ ئەسپانژیرە کابرا نازانێ کوردیە ئەو بەزانێ ئەمە زمانی مادی و ماناکەشی چێ نووسێتی ئەسپانژیرە لە بەنا having smart horses باشە بە ئەنگلیزیەکەی وەری جێڕای کابرا ڕێگەڵێ ئەسپەکانی ژیرە ژیر خروشەیەکی کوردیە زرنگ ئەمە هی مادەکانە زۆر وشەی ئەمڕۆ بەکارێنین مەسەڵەن ئەوڵێ سەریکە مادەکان ئەڵێ میتراپەنا ئەمڕۆڵێن خواپەنا سەریکە بەس خوداوەندەکەمان گۆڕێ ئەمڕۆ تۆ لە لادەیە گوێ لێنەوە خواپەنا گوێتانێنەوە خواپەنا لە سەردەمی ئەسڵ شیرن خواپەنا زۆر بەکاردێنێت بەڕاستی ئەڵێ خواپەنامان بە زۆر دەوڵا شیری تۆ زۆر مادی هینەڵم نەتەوە نەکەین کاک سۆران بەڕاستی کە
سەیری تۆکە یاخۆت گوێ لە هەندێک شتێگری لە بڵاوکراوەکانتە ئایا لێکچواندنی ئەم وشانە هەر بەڕاستی یەکێکە لەو ڕێگانەی کە بتانی بڵێ بن و بنەچەی منەگەڕێتەوە بۆ ئەوان هێنانەوەی وشە لەگەڵ بەراوردکردنی بە ئێستاە ئەمە ڕێگایکی تا چەند زانستی و ڕاستە بۆی بڵین کورد بەڕاستی لە دێر زەمانەوە مات کورد بۆ بەڵام بەپێی گۆڕانکارە شارستانەکان گەشتۆ بە ئێرە پرسیارێکی زۆر جوانە خۆی زانست چۆنە زانست بە نمونێکی ژیانتان بۆ بێنەوە سلیا تاوانەیە کرێ کەسێک ئەکوژێ باشە ئەو کەسی کە چێت توێژینەوەکە ئەگەر هەر شایەتەکان متمانە لەسەر شایەتەکان بێ لەوانەیە هەڵە بکە لە دەستنیشانکردنی تاوانبارەکە یعنی ڕووداوەکانی ئەو تاوانە ناتوانێت ینی بەشێک لە کاری مێژوونوسی وایە تۆ ئەگەر هەر متمانە بکەیتە سەر دەقی مێژووی لەوانەیە و کابرای بەژەوەندی بێ بە شێوێ نووسی بێتی بەڵام متمانەیەکرێت سەر بەڵام ئەگەر بە تەنها متمانە بکەیتە سەر دەقی مێژووی تووشی هەڵات بەس کاتێک کە تۆ دەقی مێژووی هاوکاری دەکە کاتێک کە شوێنەوان ناسی کاتێک کە زمان کاتێک کەواتە تۆ ئەمە شتێکی پتە و ئەگەر یەکێک دقەکە هەڵۆشێنەوە ئەی زمانەکە ئەمە کەواتە تۆ لە زانستا تۆ بێ هەچی کارێکی زانستی هەیە بەکاری بێنی بۆی بەهێزیکەی بەڵام ئەگەر متمانە لە شوێنەکە هەر یەکێکیان بێ لاوازە جێی ڕەخنە و پرسیار ئێستا شتێکی خۆشتان باش کەسان پێشەوە شتە خۆشەکە باشە تۆ بەردەوام شتە خۆشەکەشتان بیمانە لەو کتێبەی کورتچێ بەردەوام باسیەوەکەی کە ئێمە سۆمەرەکانش کوردن باشە بەرگەکانش ئەو لێکچوونە زمانەوانیەیە یعنی بەڵام ئێستا باسیەوەی بانەڵی ئەوە زۆر گرنگە جایکەینەوە بەشێکی ئەوەیە بەشێکی ئەوەیە ئەگەر متمانە ئەگەر بڵین سۆمەرەکان تەنها لەسەر زمان هەڵەیەکی زۆر گەورەیە هەڵەیەکی زۆر گەورەیە ئەگەر من وا بڵێم یا هەچ کەسی تریش وا بڵێ لە وەختەوە پێم بڵێ کللتور و نەریت و فەرهەنگ و زانم جلوبەرگێکی سۆمەری بێنە وەکو ئێستا ئێمە ینی محەممەدی حاج محمود قسێکی جوانەیە مجاڵێ کاکە من عێراقی نیم لەبەرەوەی من وەکو ئەوان جن ناپۆشم من وەکو ئەوان نان ناخۆ من وەکو ئەوان هەناسە شەڵ نامژم باشە لەبەر ئەوە من عێراقینی من کوردم ئەو هاڵێ لەبەر ئەوە واڵێ لەبەرەوە هیچ هاو بەش پەرتوەکانی من خوێنێتەوە بەڵێ بەڵێ باشی خۆش بڵم بۆ نمونە من ئێوە جیلیشی نوێترن لە من باوکم کە ینی دوو لە ڕووتان کەتفیە کردە سەرزەوی یەکسەر پاژنەی پێ ئەوەتان بیر ماوە یا ماوە ئێستا نەماوە ئێستا هەر شتێک ماوە لەو بابەتەیە ئەوە دەقی سۆمەریە دەقی سۆمەری ئەڵێ وەکو ها ئێستا تۆ هەندێک شتەکە چیتە لە من بپرسی وەکو ڕووداوێک وەرەگرم لەوانێ ئەڵم وێنەیەکی پیس بێ بۆی لای دەکەسی عادەتی سۆمەریە ئەڵێ کەتفر ڕۆکردە سەر ئەبێ پاژنەی پێمێ باشە ئەمە نمونەیەکی سادە بوێنمەوە کەم ئاگا مەس بۆ نمونە ئەڵێ دانم کرمەیە کلۆرمانێ تۆ زمانی سۆمەری زانی من زمانی سۆمەری ڕستەی تەواو بۆ دروستەکەم بۆ شارەزایەکی زۆری ڕێزمانیم هەیە بەڵام خوێندنەوە ناکەم خوێندنەوە بوارێکی ترە با لە بابەتەکە دەرسیکە زۆر هینە ئاڵۆزە پەرچویکی تازەم بە لیزی بەڕێوای لەسەرەوە بۆ نمونە کاڵی کرمێ سەیریکە ئەها چۆن لە ناو زمانە کەلتور خۆی پیشانە کە ئەڵێ کرمێ بۆڵێن کرمێ سۆمەرەکان ئەڵێن چی ئەڵێ دان کلۆربوون لە ئەسڵا کرمێکی خوا ئەها ئێستا تۆ ئەو بۆچوونەوە بیرچووە کەچی لە وشەکە تا خۆی ماداوە یا چل سەیریکە چل وای لێ هاتووە هەشتێکی ڕۆحی کوردی بێنە ترشات سرکە ئێوە بیرتانە چل ڕۆژە بۆیە بکرێ باشە چل جارم پێوتی بە چل قورعان بە چل قورعان شتێکی دینی نییە چل لە بەرەی ژمارەی پیرۆزی سۆمەریە تۆ ڕزگارە نابێلی جاران خەڵکێکە ناچوە خەڵوەتەوە سۆفیەکان چل ڕۆژ دوایی کە تۆ کۆتاییان ناهات چل جار ئایان پێ بەخۆیان ناکرد مناڵ لە کوردەواریە کە چلەی بۆکەی زۆر بەخۆ ئەمە مردوو من مناڵەکەم لە لەندەن چلم بۆ کرد چل جار ئاوی پیاکەی بێت چل سار بڵێ ناوچیە ئەو جامەی کە پیاکەی چل کلیلی پێوە هەر بەڕاستی مەیانی ئێستا بۆ ناڵی کەسێک مردوو ئەوە کاگرەبین بۆ ئەو پرسیارە کرد ئەها تۆ بە هەموو شتێکە ئەنجا با بێنە لایەنە فەلسەفیەکەی لە دەرەوە باسی پیرشالاریوانە کرد سەیری کە یاسای حاموڕابی و یاسای سۆمەری هەر بۆ ئاگاداریتان یاسای حاموڕابی کۆنترین یاسانیە یاسای سۆمەری کۆنترینە 300 ساڵ زۆر لەو پێشەوەش نووسیانە بەڵام بە تۆمار کۆنترین یاسا سۆمەریە نەک تا ئێستاوی من ئەوە ئەخرەوە لەسەر بەردێک یاسای حاموڕابی ئەوەندە یاسای نووسراوە نانە ینی ئەوە هینەوە یەکلایە بە بێمە سەر وردەکاری فەلسەفیەکەی ئەها ئەڵێ دان بەتان و چاو بە چاو ئەها ئەم ڕۆژ عەرەب
هەمان ئەو حەقکردنەوە کات و کوشتن و بڕین سۆمریەکانەوە ناکەن. ئەم کەلتورە چیەکە؟ ژن دەسەڵاتی هەیە، ژن توانوێتی تەلاق باشە تەلاق بڕیاری تەلاق بە ژنی ئەکەدی و ئاشووری حیجاب کراون باشە کاکتە بینەمە زۆر گرنگە و پرسیارە کرد ژنی کورد هەتا ئەسەدەی بیستەم حیجابی نەزانیەوە ئەوە لە سۆمریەکانەوە بووە. هەچی ئەوەی کە لە کوردیایی بینیها وتم لە ناو کەرکووکە عادەتێکی ژن تۆمار کراوە کە ژن شووەکە لە نووزی نووسراوە لە کەرکووکە دەقەکەم هەیە کە شووەکە هەندێک پارەی خۆی هەیە باشە لەگەڵ خۆی با بۆ ماڵی باوکی ژنی هوری ئەم پارەیە نابێت کە ئاشووریشتی وای نەکەوە ژن حسابی بۆ نەکراوە هەر وەکو ئەینەن عەرەبی باشە ئەمە سەمێن کەچی ئەمە ژنی هوریە بێ پارێکی خۆی هەیە لەگەڵ ماڵی باوکی با بمێنێ ئەنجا خاوەنی بازرگانی بۆ ئەو عادەتی پارێکە ئیبا لەگەڵ خۆی 200 ساڵەوە پێش مەلا مەحموودی بایەزیدی باسیەکە عادەتی کوردیەوە 3500 ساڵەوە پێش لە کەرکووکە تۆماریە جاوی کە پرسیارم لێکی عادەتی سۆمەری دەڵێن ناتوام هەمووی لێرا بۆ باس بکەم و پەرتووی تازەشم لە پەرتووکەکە زۆریم باس کردووە لەوانە مەسەلەن تۆ هەرچیت ڕوانگە و بۆ ژیان مەسەن ژنی ئەیوبی من بۆیە ئەڵێمە پەرتوویەکەم لەسەر سەلاحدین ئەم هەفتەیە کۆڕی لەسەری بڵاو بێتەوە ژنی ئەیوبی گەورەترین دەسەڵاتیان هەبووە یەک لە سەرسەی خانەقاکانی دیمەشق ئەوان دروستیان کردو ئەینە ژنی هوریەکانی ئێرە جا ئاوا ئەبێت تۆ لە کورد کە ئەڵەم ئەبێت لە کورد تێبگەین ئینجا قسەی لەسەرکەین ئەمەیە نی تۆ دەوڵەتی ئەیوبی بە هەموو شێوەیەک دەوڵەتێکی هێندە کوردیە لە کەلتورە لە هەڵسوکەوتە لە هەموو شتێکە جا ئەوەیە ئەو عادەتانە بۆ شێوەیە دەرەکەوێ هی سەردەمی سۆمەری لە ڕوانگەمانە بۆ ژیانە لە ڕۆڵی ژنا لەوەی کە ئێمە دەستی خەڵک ناتوانین ببڕین کورد بەشێکی زۆری مسلمانە بەڵام تا ئێستا کورد دەبینیوە قۆڵی خەڵک بڕێن لەسەر دزی لەبەرەوەی لە کەلتوری ئێمەیە وەکو بۆڵ نییە بەڵام لە کەلتوری ئەسەر لە سعودیا کرێ لەبەرەوەی کەلتوری ئەمە جا ئەمانەیە کە باشە کاک سۆران بەڕاستی لە نزیکەی قسەکردنماندا شتێک دێتە ئاراوێ باشە بەڕاستی ئێمە خاوەنی هێزێک و توانایەکی معریفی ئەوەندە بەهێز نین کە خۆمان بکەین بە خاوەن مێژووی خۆمان لە تەواوی مێژوودا باشە پرسیارەکەی وەڵی نین یا هەین یا پرسیارەکەی لێم نین ئایا هەین یا نین بەڕاستی بۆی خۆمان بکەین بە خاوەن مێژووی خۆمان مێژوومان کۆکەینەوە بۆچی ئەوەندە چاوپۆشیمان لەو کەسانە کردووە کە ئەڵەن کورد ئەسڵەن بوونی نەبووە کورد هۆزێکی قەرەجی بوو هاتووە خۆی کردووە بە خاوەنی دەوڵەت لە کاتێکە ئەگەر بە فارسێک بڵێ نەخێر تۆ پارەت داوە بە ئەڵمانەکان بۆی مێژوویەکی ساختت بۆ بدۆزێتەوە ڕەنگە فارسەکە لەوەیە بەرچە قۆتدا کەچی ئێمە کێشەمان نییە ئەگەر کەسێک وامان پێ بڵێ هەڵوێستەمان نابێت بۆچی ئەوەندە زیاتر سڵەکەینەوە لە کوردبوون زیاتر شانازی بەوە ناکەین کە ئێمە لە دێر زەمانەوە هەین و نەبووین بە خاوەنی مێژوومان لە سەرەتای بەرنامەکە یەکەم بۆ دەسم پێکرد وتم ئێمە کوردێکی سایکسپیکۆین یعنی بۆی کەماڵم هەل لە خۆمە نایڵم بن وحشیە زیاتر لە 1000 ساڵەمەوە بەر ئەڵێ چی ئەڵێ 1100 ساڵەمەوە بەر ئەڵێ کوردەکان ئەڵێن یەکەم زمان زمان شارستانی یەکەم جار بە زمانی ئێمە نووسراوە هەچی زانستی دنیاە یەکەم جار بە کوردی نووسراوە باشە ئەمە کوردی ساڵی 900 ئەڵێ ئێمە کتێبی ئادەممان هەیە هی کشت و کاڵی ئادەممان هەیە باشە زۆر حەو کتێبەکەی دوای لافاوەکە بە زمانی ئێمە سەیری ئەو کوردە و شیعرە زانێ وەڵە چی ئەڵێ ئێمە سۆمەرین ئەڵێ ئێمە سۆمەرین بە زمانی سەیری کە بووی بۆ ڕوونکەوە حەو کتێبەکەی دوای لافاوەکە حەو کتێبی ئەمە سۆمەریەکان پێیان وایە زانست لە حەو کتێبان نووسراوە دوای لافاوەکە ئادەم کورد باسی ئەم ئادەمە ناکە ئادەمی سۆمەری بازەکە بۆ ئاڵە باسی وەکرێ سەر چمە سەرەوەی کە کورد چی هەیە ئەم ئادەمە شەمسەدینی شارەزووری لە شارەزوورە 700 ساڵەوە پێش باسی ئادەمەکە ئەڵێ من کتێبەکانی ئادەمم بینیوە ئادەم لە دوای لافاوەکە ئەم باسی ئادەمی کورد ئادەمی سۆمەریە جاران ئاوا باسی هینکراوە ئابەم فەرهەنگ و بڕوا بەخۆبوونەوە بووی تۆ باشە خاوەنی ئەو مەعریفەتە بووی کە کابرا ئەڵێ بە عەرەبی ئەڵێ لە بەغا سی کتێبی کوردیم بینی دوانیانم وەرجێڕا بۆ زمانی عەرەبی حتى ينتفع بها البشرية بعربية بوي مرۆڤایەتی زودی لێ بینێ کتێبی کشت و کاڵی کوردی وەرجێڕاوە تا ئەمانە ئەوە ئێمە ئەوە کۆنتری یەینە سەر
شەمسەدین فەیلسوفێکی جیهانیە ئێمە تەمەن من هاوڕێم هەیە ئەمڕۆ کار لەسەر شەمسەدینەکە ئەوێ بەڵام ئەو هاوڕێم تەمەن زۆر سپاس و ڕێزم هەیە بۆی بەڵام بواە سەدان کەسمان باسی شەمسەدین بۆ تۆ نوێ نەبووە تۆش بەشێکی بزانیا لێرە نی کاڵم تۆ وەکو نمونەیەکی کۆمەلگاکە هەموو میدیاکارێ شەمسەدینی نمونەکە جوان بوو لەوەرەوەی من یەکەم جار ناوی دوانیش دەوە تۆ یەکەم دەورە دەبە لیزی وەرە بزانە ڕواکی قسەکانی خوێنیتەوە لەمانیەوە چێ بۆ سوقرات بۆ ئیفلاتون کابرانیە تەوەن من بەڵگی لە ساسەم نییە کە یۆنانی زانیوە بەڵام لە ساڵان 95 دڵنیام یۆنانی زانیوە چونکە هەندێک فەیلسوف بازەکە لە ئەوروپا ئەگە هەندێ نییە سەرەت ینی مێژووی فەلسەفە بازەکە لە کتێبێکی لە ئەلفوبێەوە هەتا وەکو سەردەمی ئیسلام فەیلسوفە گرنگەکانی هەمووی تایە باشە اینجا پەرتووکێکی هەیە شەرح حکمەت الإشراق فەلسفەی ئیشراق فەلسفەیەکی کوردیە کاکە نە فارسیە لەگەڵ فکری فارسی و زەردەشتیان ناگونجێت فەلسفەیەکی فکریە کە ئەو وەکوتم ڕووناکی تاریکی لە شەڕانی ینی فکرێکی کوردی ئەمەیە کە ئێمە خۆمان ناکەینەوە بەخاوەنی سوورەوەردی پێڵین سوورەوەردی زۆر بەمان بە فارسی نایکە چاوەلێکە ئەو وشەیە سادەیە بەڵام پیشانیا کە ئێمە نەتمانتوانە خوێندنەوەیەکی خۆمانە سوورەوەردی نییە سوورەوەردیە سوورەوەردی تۆ شارە زوور یا شارە زورە سوورەوەردی سوورەوەردیە خۆ ناوەکەی فارسی نییە بە فارسی تۆمان کراوە جینە من سوورەوەردیەکان ینی نازناوی کوردیشانگە با دوور نەکەومە ناوچەکە لە بابەتەکە پێشەوەش باسم بۆ کردتم کابرایەک و برایم کوردی گۆرانی شارە زووری من شارە زوور بە نمونەیەنەوە لەبەروی سەرچاوم هەیە جینە شوێنێکی وەکو ماوەران لای هەولێرەوەیە لەوێ حوزرەیەکی تیا بۆ بە سەدان و هەزاران خەڵکی وای تایە زانای جیهانی باشە یەکێ لەو نمونە شەمسەدین شارە زووری کە ئەچێتە بەغا لە شارە زوور خوێنێت ئەچێتە بەغا یەکسەر مامۆسایەکی ناسراوی بەغایە مامۆسای ناسراوی دیمەشقە دوایە چێتە مەکە کەسایەتێکی جیهانیە ئەمڕۆ بۆ ریفۆرمی ئیسلام سەیری شەمسەدین ئەکرێ ببوورە ئیبراهیم ئەکرێ جا ئەمانە معنیفەی کوردین هەمووی ئێمە نەمانتوانیوە لەبەرەوەی ئێمە بڕیاریان بۆ یاوین لە سەدەی بیستەما کە هیچ نین ئەم هیچەمان قبول کردووە ناتوانین ئێشتا بێت تەوەنەمە بخیتە سیستەمی خوێندنەوە من هەموو خوێندنی کوردی گەڕاو مەڵە کوردەکان خۆیان نەگەڕێنەوە بۆ مات ئەوە خوێندنی مادە لە کوردستانە کە بە شەرتێ ئێمەین بە زمان بە کەلتور بە مێژوو بە هەموو شتێ ئێمە لە خوێندنگا مێژووی خۆمان ناخوێنین یعنی تۆ کەمات مناڵەکە نەیزانێت تۆ مناڵی خوێندنگەیەکی ئەم کوردستانی ئێتکە گەورابی ئەگەرەوە بخوێندایە پێویست ناکرد من ئەلفوبێی مات باسکەم ئەمڕۆ بەڵام ئەبێ ئەلفوبێی باسکەین بەداخەوە تەمان لە قسانی تۆ کاک سۆران دەبێ باوەڕ بۆ بهێنی کە چەند کەسێک هەیە بەڕاستی لەم ژیانەیە ژیانی خۆیان تەرخان کردووە بۆ بابەتێکی زانستی یعنی شەو ڕۆژی هەیە 20 ساڵ 30 ساڵ خۆی خەریک کردووە ژیانی خۆی تەرخان کردووە بۆ ئەوەی کە بیسەلمێنێ بۆ نەشتێک ئەم شتە وایە و ئەم شتەوانیە کاتێک کە ئێمە بە ئاسانی هەستەکەم زۆرجە باسی شتێکەکەین دەبێت تۆزێکە ها بگەڕێنەوە بۆ ئەوەی کە کەسێکی شارەزا لەو بوارە چی وتووە کاک سۆران بابەتێکی تر هەبوو ئەمە باسیەوە بکەین ئەو لە چیەوە هێنایەوە ئەو بابەتە ئێستا کە باس کرد بەڕاستی بۆ نە کەسێکی وەکو من یاخود هاوڕێیەکەم ئەها ینی ئێمە زۆر شتەکان زۆر بە سادەی و کورچوکاڵی وەرەگرین لە کاتێک کە سەری کەسێکی ترەکەی 20 ساڵ 30 ساڵی ژیانی خۆی تەرخان کردو بۆ یەک بابەتێک مەبەستم ئەوەی دەگە هەیە 15 ساڵ یعنی مە بەهی نایڵم بۆ ناینەوێ من فایلێکم هەیە هەشتێ ناوینم گرنگ جارێ دەقێ بۆم ڕوون نابێتەوە 20 ساڵ لەلایە باشە تا ئێستا نەمزانیوە چی لە پڕ شتێکی ترە دۆزمەوە ئەو وشەیمانایە یا ڕووداوێکمانایە جا ئیشە مەهین نییە لە خۆی ئەم بۆ چوونە بابەتێکی تر هەیە لەسەر زاگرۆس زنجرە چیاکانی زاگرۆس باشە ئێمە زۆر جاوەکو کورد پێمانەوترێن نەتەوەی زاگرۆسی ئەگەر ئەو دەستەوە ئەو ڕستەیە هەڵەش بێ لە ڕۆمێژەوە ئیتر پێمانەوتێن نەتەوەی جیاجیا کە لە زاگرۆزەوە هاتوونە ئەو بابەتانە ئەم بابەتە بۆچی گرنگە ئایا پێویستە ئێمە شانازی بۆ بکەین کە ئێمە نەوەی زاگرۆزین و یاخود نەتەوەی جیاجین و لە زاگرۆز بووینە شتێکی مێژوویتە کاگرەمی من ینی زاگرۆز لەوانەیە بیسرابێ بە هین بەڵام کە مانای زانستی پێرابێ لە کورچیەوە دەسی پێ کرد کە من بەدیلی ئێرانی من دژی وشەی ئێرانیم وشەیەکی هەڵەیە و کێشەشمان بۆ دروستەکە وەکو ئێرانی لە بواری زانستە لەبەرەوەی بۆ نمونە تۆڵی بەس زۆرێک لە کوردەکان یەکێ بۆ نمونە هونەرمەندی ناسراوی کورد ماوەسا ناسر ڕەزازی کە بەڕاستی پێم وایە ئەو
شارزایکی باشی ئەڵێ من ئێرانیم بۆ من ڕێزمێ بۆ مامۆستا ناسر بە مامۆسایەکی گەورەی مۆسیقایە بەڵام مامۆستا ناسر مێژونوز نییە بەڵام مامۆسایەکی گەورەی ینی هەموو لێچەکە لە کەسایەتی گەورەکان و کاریگەری گەورەی مەزنی هەیە لەسەر مۆسیقا بەڵام ینی خۆ زوڵمی لێ ناکەین بڵێن ئەگەر و مێژونوز نییە مێژونوز نییە چکە پەرتووی مێژووی نەنووسیوە بەس دەبواری زمانە زۆر ئیشەکە ئەزانم بەڵام زوڵمی لێکین ئەگەر ڕوانگ بۆشوونی ئەو بکەین بە ینی بە بڕیا چووکە ینی ئەو مامۆسای گەوری مۆسیقایە و مامۆسای گەوری مەقاماتە بە تێکەڵی ئەوەی نەکەین کاکسۆران خەمسان با هاوکارم بۆ ئاشکرا بێ تۆ پێت وایە کورد نیت ئێرانیت پرسیارەکە پرسیارە بۆی ڕوونیکەین من هینێکم هەیە حەزەکەم سێریکەن دۆکمنتەریەکمێ ئا کورد ئاریە ئەچیتە ئەو قوڵایە چۆن موشەیە دروستکراوە ئەمە تا 2013 کە من پەرتوکەم دەرکووە هەموو زانکۆ هەموو شتێڵەن کورد ئاریە من ئەمە هەڵوەشانەوە ئەمە بۆ هەڵمۆشانەوە لەسەر بناغی ینی زانست لە ئەوروپا هەڵوەشاوەتەوە ئاری بەڵام لە مەرکوردا ئێمە هەروە بڕامانەوە بۆ ئارین ئەمە وەکو پێم وتی زمانی هێندۆروبی لە کورسانەوە خۆی بڵاو بەتەوە ئێرانی مانای چی ئێرانی زانم ئەم وشەیە چۆن دروستکرا بوو بەشێک کە گوایە زمانە لێوە هاتووە زمان لێوە نهاتووە زمان لێرەوە ڕۆشتووە یەکەم شۆڕشی کشت و کاڵ لێرەوە دەستی پێکردەوە هەر بووی بزانی چەرمۆ بڵین نا چەرموو نوێیە ئێمە چەرمش کۆنترە بێستان سوور 2000 ساڵ پێش چەرمووە هیچ خەمە نەبێ هی زۆر ئەدۆزیتەوە هەر ئەو دوانە ینی ناویانێ ئەوەی لەم ماوە فیلمێکی دۆکومنتەریمدانا ئەوانی باکوور ئەوە کۆنتین پەرزگەی سەرگۆی زەویە لای دیاربەکرەوە 12600 ساڵ تەمەنێتی 12600 ئەو پێش چەرموو ئینیش کەوتن ینی شارستانیەتێکی فکری قوڵ لەسەر خاکەکەی تۆ هەیە باشە مەرجە ئەو کەسێک کە لێرە ژیا بێ هەمان نەتەوە بن کە وەکو ئێمە بن ئەی مەرجە بۆ نەتەوەیەک 2600 ساڵ کاگرەوین مەبەستە ئەوە تێبگەیتەوە لەوانەیە لە هینا هەمووی ڕوون نەکەینەوە بەس توی یەکەم بە لیزی لە ماوەتاوە بێشیکەم بە کوردی لەسەرەوەی سۆمەرەکان لە چۆ هاتوون چۆن دروست بوون بە وردی ئەو وەڵامەمەوە بەڵام هەر بێمەوە سەرەوەی کە تۆ ینی تۆ زەنۆڤر باسی نووسینی هێروگلۆفیم کرد لە باکوورە وشەی کوردی وا خۆشی تایە هەورامی تاتەی تایە باشە هەورەک و خۆی وشەی وای تایە کوردی وەش باشە تاتە ئەگەر وا بە ئێمە لەگەڵ هەندی شاهروان زۆر دووسێ جیاوازە ژمارە شتێکە ئاسان لەگەڵ رووسیا بڕایت بێ هەر با دووش تێکەڵ نەکەین سەیریکە شتێک هەیە درەختی هەیە پێڵین هەندۆروبی ئەمە زانستە تۆ لەسەر بەشێکی لە پەلی درەختی هەندۆروبی لەم پەلا کوردی و فارسیۆمانە پەلێکن ئەمەن ڕۆنایان ناوە ئێرانی من هەر پێڵم زاگرۆسی چکە لێرەوە ڕۆشتووە باشە پەلێ هەیە پێڵەن جەرمانیک چییە ئەنلیزی و ئەڵمانیۆمە بەڵام کەسێ بەهی ناڵێت تۆ جەرمانیکی ئەلیزێ باڵمانیا ناڵێت تۆ جەرمانیکی ناوێکی زمانەوانیە فارسێ لە خۆی چکە بۆ داگیرکاری تۆ ئێرانی کاکی تۆ ئێرانی چی زمانەکەمان هاوبەشە چی لەوە زیاتر نییە زمانی هاوبەشمان هەیە ینی چی تۆ لەمە زیاتر نییە بەڵام ئەمان لە سەدەی بیستەمە شا هینەکەیم هەیە من بەیانی حکومەتم هەیە حکومەتی شا کە داواکە لە ئایەتوڵای مەردوخی لەگەڵ ڕەشید یاسمی کە مێژووی کورد بنووسنەوە تەوەن بە ئارەزووی ئەوان چۆن کوردکەی بە ئێرانی ئەم ئێرانی گەریە لەوە دروست بووە جا بۆ هەڵەیە ئێمە بابەتێکی زانستیە کە هاوبەشی زمانەوانیمان هەیە بەڵام زمان لە ئێران و نەهاتوە تا بڵێم ئێرانی زمان لە کوردستانەوە بڵاو بەتەوە ینی بۆ نمونەیەکی خۆشەوە سۆمەرەکان ئەڵێ نوئەک باشە ئێمەڵێن ناکە فاسەڵە نەمیکوونە ما چونکە ئێمە دایکەکەین عینن سۆمەرێکە باشە کە چێتە خوارەوە حتا تەنانەت سانسکریتیش ئالۆسترە کەچی ئێمە ڕێک زمانە سادەکەی کۆنەکە قساکەین زمانی هندۆروپی ئەمە من نەیڵم ئەمە جیهانەڵێ من تەوەن من یەکەم جار 2013 وتم بەڵام ئەمڕۆ جیهانەڵێ زمانی هندۆروپی لە کوردستانە وڵاوەت ئیترسیانی چی تۆ ئێرانیت ینی تۆ کەواتە ببوورە باوە تاوەکەم تۆ لە زاگرۆزەوە ئەمە دەسی پێکردووە لە زاگرۆزەوە شارستانیت کشت و کاڵ دەسی پێکردووە لە زاگرۆزەوە زمانەکە یەکەم بزن یەکەم ئاژەڵ ئەمانە هەمووی لێرەوە دەسی پێکردویتە تۆ بۆ خۆ دەبەسیتەوە بە شتێکەوە ئەو نیت لەبەرەوە زاگرۆسی کە من وەکو بەدیلی ئێرانی لە کورچیا هێنام لەم پەرتوکە بەقوڵتر زاگرۆسی یعنی چی وەک پەرتوشی داهاتوم بەقوڵتر لە
پەیوەست بە تۆ سۆمالیە لەگەڵ ئەو بابەتێک کە نەتەوەی زاگرۆسیەوە نەک لەگەڵ ئەو بابەتە ینی بە زانستیکردنی زاگرۆسی لە کتێبی پەرتووشی پێشەوە بگەڕێ نایبینی بە شێوەیەکی زانستی خەڵکی توی زاگرۆس بەڵام وەکوی بڵێ کورد زاگرۆسیە ئێرانی نییە لە 2013 دەستی پێکرەوە لە پەرتووی کورتچێ ئەڕۆنی ئەی باشە ئەو بۆ چونەت چۆن لێکە دەیتەوە کە بۆ ئەو زاگرۆسی کە بۆ نەزنجێر چیاکەیە لە ڕۆژاوای تیانە بۆ نە ڕۆژاوا سەنە ناچنەوە ئەمە بەشێکی کەمی ڕۆژهەڵات ئەمە وەکو هین باسێکی تۆ من لە پەرتوەکەمە ناوەکەی ئەڵێم زاگرۆس بە ڕوونیش یەکەمەوە ئەڵێم تاورۆس زاگرۆس کە ئاوا ڕوا هەتاوەکو ئورفۆمانە ئەمە بڵین وەکو کەوانەیەکە بەڵام وەکو ناو پێڵین زاگرۆس وەکو ناو بەڵام وەکو شوێنی جوگرافی لە ئورفۆمانەوە دەست پێک ئاو زنجیرە چیاجا چی خۆ تۆڕۆسش ئەڵم تۆڕۆس و زاگرۆسە ئەم فاسلەیەکەی لە نێوانیان باڵێ فاسلێ هەیە لە پێیان وە لە ڕووی جێنێتیکیشەوە جیاوازێکیش هەیە کۆنە ئەمە ئەم پەرتووکەمانی هەمووی تایە کەم بۆم ئەم جیاوازی هەیە چۆنەوەمانە نەتەوەی کورد نەتەوەیکی دێرینانی ڕوونکردنەوەی ئاسان نییە جا وەکوتم وەکو ناو پێڵی زاگرۆس نەک بڵێ وڵا هەمووی لێەوە هاتووە نەخێ نەتەوەکە سەرەتای شارستانیەتەکە ئالەو هینۆ دەسی پێکردووە لە مەیفارقین و ئورفە و خستایی شارستانیەتەکە لێەوە دەسی پێکردووە و ئەمە بە تۆماری هین وەکو ئەفسانە ئەولیا چەلەبی تۆماری کردووە و 2000 ساڵ لەمەوە پێشیش سەرچاوی یۆنانی وتم شتێکم بێتەڕشتی خۆش سرا بۆێتە ئەوێ وتم چۆن زانست هاوکاریەکە سرا بۆ ئەچێتە جەزیرە و بۆتان 2000 ساڵەوە پێش ئەڵێ کوردی کوڕی تریپتۆلێمۆس ئێرەی ئاوادان کردوتەوە ترۆپکی شارستانەتەکە ناوچەی جەزیرە و بۆتان بڵین دیار بەکرۆ و ناوەڵێ چرا بۆ 2000 ساڵم کێترڵێ گۆردی کوڕی تریپتۆلیمۆس باوکی کورد باوکیی ئەفسانەی بڵین لە میتۆلۆژیا جا میتۆلۆژیا تۆ وەکو سەرچاوی مێژوو ئیسفادی لێ ناکەی بەزەڵی سێریکە ئاماژەی تایە باوکی کورد ئەو کەسەیە کە کشت و کاڵ و شارستانێتی لە یۆنانیە باشە تریپتۆلیمۆس لە ئەفسانی یۆنانیا ئەو کەسێک کە کشت و کاڵ و هێنی بڵاو کردوەوە جا چی بخواتە تۆزێ لەولاترەوە تیمێکی شوێنەوە ئاراسی ئاگای لەم ئەفسانەیە نییە لە 2014 توێژینەوەیەکڵە ئەم گەنمە یەکەم گەنمە لە جیهانە کە لێرا ماڵی کراوە سەریکە شوێنەوار ئەفسانەیەک لێیا بە دەوریاتی دەماودەم ماوەتەوە ئەمەیە جا تۆ چۆن مێژ و نووس چیەکە سوود لە ئەفسانە بینێ بناڵێ ئەفسانە سەرچاوە ماڵە سەیریکە ئەفسانە ئاماژەیتە بەڵام شوێنەوار جێی قسە نییە شوێنەوار چکە بەڵگەی مادیتە پشتگیری لەم چیرۆکە ناکات بۆ شێوەیە تۆ شوێن هەز ناکەی زۆر ئەوەی زۆر کۆنی بەڕاستی لە خۆم هەست دەکەم ینی من سام خوێنی چەند هەزار ساڵ بەر لێستا هەڵگرتووە کاگەمەی بخۆی بەتەما بوو چەند ساڵ لەم پێشم بابەتە ئینکەم بێدەنگ بووم چکە بەڕاستی دیبیت لە کوردستانە دروست نابێت ینی چاوەڕێم کردوای ئەم کتێبی مێژووی بزرا مێژووی بزر و نەگەێراوە ینی زۆر نەوێت لە بەروی پەرتووی خۆمە ئەم لە ماندوو بووم تیا تەسەڵم کرد دیبیتێکی قوڵی کەچی دیبیت دروست نەبوو بێدەنگ بوومەوە جارێتتر بەڵام بە هینێکی زۆر گەورەوە چکە پەرتوەکە مەسە لە قۆناغی بێژ پەرتووکەی سەلاحەدین چاپکراوە و ئەم 2 هەفتەی بڵاو بێتەوە بەڵام پەرتوویەکم لەسەر سۆمەری زۆر بە خەسیەت بە کەمپینێکی گەورەی ئینگلیزی و عەرەبی و کوردی ینی کارێکی زۆرەکەین کە ئەم بابەتە بێ بە بابەتێکی جیهانی و دیبیتەکە بەداخۆ کوردستان بەهۆیەوەی کەوتم ئێمە سایکسپیکۆین بەخۆمەوە دیبیت دروست ناکەین ناتوانین بابەتی واگرن کەین بە بابەتێکی ڕۆژانەی میدیا خەریکی شەڕی حیزبی و ینی ناتوانن بچنە دەرەوەی ئەو ینی ببن بە میدیایەکی کوردی فەرهەنگی لەبەرەوە هەوڵەکەم ئەوەیە هیوام وایە بتوانمەوە بکەم کاکسۆران پرسیارێک شیرین تۆ پرسیارێکتە فەرموو دای لێ یەکەم سپاس دەکەم دەستان خۆش بزانی بەهیم ینی من بەرنامەم زۆر کردووە لە ئەوروپاش زۆرم کردووە بەڵام زۆر بە ئیسراحەت هینەکەن پەیوەندیەکە زۆر بەڵام چەنە زۆر جەماع هەرچەنە زۆریش نانە زۆر باش کاکسۆران دەستان خۆش لەوانەیە کەسێک ئێستا سەیری ئێمە بکە باشە تاوان ئەمە لە ئاستا ئاوامەکە ئەو پرسیارەکە بۆچی گرنگە ئێمە سۆمەری بی بۆچی گرنگە ئێمە باسی 20 ساڵی بەر لە ئێستا بکەین لە کاتێکا بۆ نەتەوەیەکی وەک یۆنان خاوەنی هارچی
فەلسفەی دنیا بوو لە سقرات و پێش سقرات و ئەفلاتون و ئەرستۆ بوو، بەڵام ئێستا نەتەوەیەکە نان نییە بیخۆن بۆ منە نان هەیە بیخۆن باشە بەس لە چاو خۆیان بەڵام هین نین بۆ لە چاو تورکیاکە وڵاتێکە لە چاو ئەوانە و لەوانەیە زۆر کەم بۆچی گرینگە ئێمە باسی ئەو شتانە بکەین چی سەربارەکە بۆ ئێستا سوقراتان بیستوێەوە زۆربەتان سوقراتان بیستوە من یەکەم جارە و هینەم بۆی ناوتم ئەوەی کە مێژوت کۆنتترۆلەکە داهاتوت کۆنتترۆلەکە بەرەو تۆ خوێندنەوەی مێژووی خۆ هەبێ بۆ داهاتوت باشە نەک لە بەرەوێ ئەجا سوقرات دەڵێت چی ئەڵێ خۆت بناسە ینی خستی فکری سوقرات لەوایە لە خۆت بناسە پێت وایە سوقرات ئەگوی من تێگەشتێتم مەبەستی خۆناسینێکی مێژووی خۆناسینێکی خودیە خودی خۆی چێ نەتەوەش خودی هەیە خوددا جا تۆ کە خۆ ناسی وەکو مرۆڤ وەکو تاگەمەوە بڵێم تاشێکی هێنیت ینی بڕوا بە خۆی زیاتر هەنگاوەکانە و شیارترە بەرەو داهاتوو لە ئاسی نەتەوە شاوایە جا من لەمەیا منیش وتەیەکم دروست کردووە ئەڵم خۆت نەناسی خۆت هەڵەواسی کورد خۆی هەڵەواسێ بە نەتەوەی ترە کورد لە جلوبەرگە لە کللتورە لە معریفە وازانێ خۆی خاوەنی هیچی نییە لەبەرە خۆی هەڵەواسێ ینی تۆ هەنگاوەکانی لەرزۆکە هەنگاوەکانی وشیارانی نییە بەداتوو جا مێژوو پڕە لە وانە منیکە لەو کەسانی کە دایمە وتار و دۆکمنتەریم لەسەرەوە دیاکۆیە جا بۆ ئەگەدایستان قسەکەمان بینێژە دیاکۆ یەکەم جار لە مێژووە لە کەرکووکە ناوی نووسراوەزانی پێشەوەی دیاکۆی ما دروست بێ لای هوریەکان جا بۆیە لەم هەمووی هەمان کللتورە دیاکۆ لە کەرکووکە بەستە سەرکردەی ناوەکە اونە کۆنە لە کووردا کۆنتری ناوی کوردێکە تا ئەمڕۆ بەکارێت لە کەرکووکە نزیکەی 800 ساڵ پێش دیاکۆی مەزن دیاکۆ لێرە تۆماکرا وەکو ناو کەرکووک چانە گرنگە کەرکووک هەر دڵی ڕۆحی کووردە جاسەریکە لێرە دیاکۆن نووسراوە میترا ببوورە زروان بۆ یەکەم جار لە مێژووە خوداوەندێکی مادەکانە 3500 ساڵەوە پێش لێرە ناوی نووسراوە یەکەم جار لە مێژووە زروان جا زروان لە دەقی کاکەیە لە ساڵی 900 باشە دەقێکی کاکەیمان هیچ باوە نجومی لوڕسانی باسی زروانەکە هەر بەو مەعنا ئەوەی کە پێم وتی ئەو مەعنا دینیە کوردیە دیسانەوە ئەو کەرکووک هێنامەوە بۆ ناو بابەتەکەمان چی بوو نەمشت باس کردووە بۆچی گرنگە سەوزای من لەبێ بمهێنەوە دایمە لە بەرنامە خەڵکیش گلەیم لێزای من خەڵک گلەیەکە ئەو با لەم بەرنامەشە خەڵکی بینێ ئەڵێ کاکە هەندێجار لە بابەتەکان کاکەڵم ئەوە فەرهەنگی کوردی دەوڵەمەنە حەزی شەکەم لە بەرنامەکە چیم پێ ئەم نەتەوەی واوین کراوە باش مەجالە دەی والله زۆر سپاس کاک بەستر شەڵەکە دەرەوکەمیێڕە کاک سۆران ئێوی مێژوو نووسان بڕێک تاکۆکن لەسەر ئەوەی کە بەڵێ کورد مێژووکی دێرینی و ئێمە لە دەر زەمانەوە بوونمان هەیە و ئێمە کشت و کاڵ و شارستانێتمان داهێناوە هەندێکیش بە پێچوانەوە ئەم بابەتە ڕەتەکەنەوە هەبوونی ڕەخنا هاوکات هەبوونی ڕەتکردنەوە شتێکی ئاسایە پێم وانێ نابێ هەمومان کۆک بین لەسەر یەک باوەڕ کەی بەنیازن هەمووتان ئەو بڕێکە کۆکن بەڕاستی ئەوەی کە ڕەتیە کاتەوە تا ئاستێکی باش ڕۆشتووە ڕەتکردنەوەکە بەرەو پێشویانی لە وڵاتانی کە بەپرسا جاری وایە بەڵگە دێننەوەڵەن کورد کێ مە نایناسین ئێوەی مێژوو نووسان کە لەسەر یەک ڕەچکەن کەی بەنیازن هەموو ئەم بەڵگانە هەموو ئەم قسانە لەسەر ئاستی شێوە نەهێڵنەوە بیکەنە ناو پێکاتەی قوڵی کۆمەڵگە و بیر باوەڕی تەواوی نەتەوایەتیەوە من خۆ ینی خۆی ژیان شتی زۆر فێرەکە من کە مێژووی بزرم نووسی ئەوە بەڵگەکان ڕوونا دیبیتێکی وا دروزەوەی کە سێرەکەم نا هێزێکی بەهێزتر هەیە کە من کوردی لە ماخرامەم داهێناڵم من کوردێکی ساکسپیکۆیم ئێمە مێشمان سڕاوەتەوە لە خوێندنگا سەریکە بۆی نمونەیەکی خۆشەوە بێنمەوە لە خوێندنگەیەک لە ڕۆژەڵاتی کوردستانە لە ژیانێ یەک قسە بە کورد ناوترە باشە بەڵام هەموو ڕۆژێڵە چی کۆڕشی عەزیم وە کۆڕشی وە کۆڕژوە فارزوە باش ئەو مناڵی کە ئەو خوێندنە تاواکازانی پێیوتراوە چی کۆی قسەکان تۆ هیچ نیت فارزە مشتێکە باشە کۆی ئەمە چێ تێرە ئەمە یەکاڵی کورتیج نییە ئەمە ئێمە پەروەردەیەوێن جا لە باشوورە ئەڵە چی الحضارة العربية وعباسي ونازم أم همو كشتنو برينو في نالي ابن خلدون على العرب أمة وحشية أمانو في نالي أمانو في نالي جا كوتاي كتو خوند وكيمين چییە تۆ هیچ نیت هەرەوە مشتێکە ئێمە پەروەردەیەمانین لە باکوور هەمان شتێ لە ڕۆژاوا ئێمە پەروەردەیەمانین بۆیە جاکەڵی چی بکەین کاری مێژوو نووس نییە ئەمە کاری حکومەتە
چ دەستگایەک هەیە بۆ کار بۆ بژانەوەی فەرهەنگی کوردی بکات نییە دەستگایانی ئاوا بەو قوڵیە بێت ئەم مێژووە بچێتە ناو خوێندنی من ئەبێ مناڵ لە ناو خوێندنگا لەگەڵ مناڵی ترا بێ لەوێ ئەوە یەکلا بکەنەوە پێشەوەی بگاتە لای منێ مەسە من ئەلفوبێی مات باسکەم ئەبووە ئەو ئەلفوبەیە لە خوێندنگا باسکرێن من گەڕام هیوام وایە هەڵە بم بۆڵم هیوامە باشت بەڕایی بازین هەموو پەرتووکی خوێندن گەڕام دێڕێکم نووسی بینی ئەڵێ کوردەکان خۆیان نەگەڕێنەوە بۆ مادەکەن ئەوە زمانی ئینگلیزی ئەوروپیە نووسێتی هێنراوە بۆ ئەوە لەسەر مات نووسراوە مات یعنی ڕۆحی مێژووی کووردە ینی ڕوانگەی فکری کووردە مێژووی کووردە هەموو شتێکە ئەمەی لەسەر نووسراوە جا ئەوەی کە ئەمە لا ئێمە چار ناکرێ من ئەسد ئەم هەموو دەستگای شەڕە حیزب و شەڕە زۆنە کە هەیە دەستگایەک هەبووە بۆ ژیانەوەی فەرهەنگی کوردی لە دەرەوەی ئەم شەڕە پەڕۆ و نایەنی چی ئەو وەختە بابەتەکانە بوو بە بابەتێکی ڕۆژانەی مناڵی کورد ئێستا مناڵ کورد لی پرسە من بووی پێ بڵم با مناڵی کورد ناڵم لە زانکۆ لەگەڵ دە مامۆسای خوێنەوارەداشم هاوڕێم بوون بەین نایڵم بڵاو بۆی بزانی چەنە کێشەکەمان وتم کێ هەیە شانازی پێ بکەن لە کووردە وەڵامیان چی دەتۆ لە مناڵی تورکنە لە فارسێ پرسە لێن لەوانە بیست بۆ بژمێنێ باشە هیچیان هیچ گەڕان هیچیان بۆ نەدەزرا بڕاکەی یعنی ئێمە گلەی لە برادەرەکان ناکەم گلەی لەو کایی کە ئێمە بەرپرسین لە دروستکردنی کایەکی وامان دروست نەکردەوە کەمە بکەین بە بابەتی ڕۆژانە ئێمە خۆمان بە نەزانی ناوی جۆن فلان بینی ناوی سقرات بینین بەڵام ناوی شەمسەدینی شارەزووری بە کەمەزای دەستخۆش ناکرێتەوە ڕاستی بەرنامەی ڕۆژینە میشە نیو کاتژمێرە بەڵام ئەم جارە پەنجاوێک دەخسەوە زۆر سپاس بۆ منیش هەستم بەکار نەکرد بەڵام دەستان خۆش سپاس بۆ ڕوونکردنەوەکانە دووەکەمیشە باسی کاکسۆران تەنها ئەم دانیشتنە نییە چەندین ئەڵقەی تەلەڤیزۆنی و چەندین کتێب وە دووسێ کتێبشی ئینشاڵڵا لە ڕێیە ئەوانەش دەرکەوێت بیخوێنەوە بۆی هەندێشتی تازەش بزانین بەڕاستی چاوەڕێی کتێبەکەی سەڵاحەدینین و بەرنامەیەکی لە سەڵاحەدی حەزم لە کەرکووکی زۆر سپاس ئازیزان خۆشەویستان تا بەرنامێکی تری ڕۆژین هەر شاد و بەختەوەی حیاتەکانم زۆر بە کەرکووکێکی خۆش بەخواتانە سپێرم هیوا خوازم کۆتا هەفتەیەکی باش تێپەڕن خواتان لەگەڵ